گۆڕینی دۆخە سیاسیەکەی هەرێم بۆ چوونی جیاوازی لە ناوخۆی حزبەکاندا زیاتر کردووە. هەفتەیەکە بەشێک لە هەڵسوراوەکانی گۆڕان پێشنیازی دروستکردنی هێزی چەکداریان کردووە، بەڵام گۆڕان بە فەرمی ئەوەی ڕەت کردەوە و بە ڕاگەیەنراوێک هەڵوێستی بزوتنەوەکەی لەسەر پێشنیازەکە بڵاو کردەوە. گۆڕان ڕایگەیان نابێت هیچ حزب و لایەنێک لە هەرێمی کوردستاندا هێزی چەکداری هەبێت و ناشبێت هێزە چەکدارەکان لە ململانەی سیاسیدا بەکار بهێنرێت. سەرباریەوەی گۆڕان بە فەرمی دروستکردنی هێزی چەکداری ڕەت کردەوە، بەڵام بەشێک لە هەڵسوراوەکانی ئەوانەی لەگەڵ هێزدا بوون دەڵێن دۆخی هەرێم تەنها بە خەباتی مەدەنی بەڕێوە ناچێ و پێویستە بۆ ممارەسەکردنی دەسەڵاتەکانیان لە حکوومەت هێزیان هەبێت. پارتی دیموکراتی کوردستان هێشتا ململانێ سیاسیەکەی لەگەڵ گۆڕاندا بەردەوامە، لەگەڵەوەی پارتی خاوەنداری هێزەکانی هەشتا دەکات، بەڵام داواکارە حزبەکان بە شێوەیەکی مەدەنی کاری سیاسی خۆیان بکەن. توێ هێزی دروستەکەی باناوێڵی من هێزینەوە دروست دەکەم، خۆ هەروە ئاسان نییە هێزی دروستکردنی هێزینەوە. لەبەرەوە ئەمە نەبەسرێ بەوەی کە ئەمان وەکو مەدەنیەتی نەیانتوانیوە بربەرەکانی ئەو هینە بکەن. ئەمە مۆزوعێکی سیاسەتە، مۆزوعێکی ترە ئەچێتەوە خاڵبەوە. لەو باوەڕیانی مەربوط بێ بە مەسلەی چەکداری و هێز و ئەوە. لەگەڵ بەردەوامی ململانەی لایەنە سیاسیەکان ڕەنگە دۆخەکەی هەرێم بەشی ئەوەی تیاما بێت حەزبەکان بەبێ بوونی هێز کاری سیاسی خۆیان بکەن. ئەوەتا کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕابردوودا هێزی چەکداری هەبوو، بەڵام ئێستا نەک لەگەڵ هێزدا نییە، بەڵکو دژایەتیشی دەکات. ئەبێ بەو شێوازە بێ ئێمە نەکەوتونەتە حاڵەتێکی شۆڕژگێڕیەوە، یعنی وڵاتەکەمان ئێمە هەتا بتوانین لە ئێستای هەرێمی کوردستاندا بە شێوازێک ئەمانوێ گفتوگۆکان پەرە پێ بدەین و وڵات نەکەوێتە قەیرانێکی شەڕ و ئاژا و تێکچوونی باری ناوخۆی کوردستان کە بە تایبەتی لە مزروفەی ئێستادا کە گرنگە بە هەموو لایەکمان ناکۆچیەکان وەلا بخەین. 5 حەزبە سەرەکیەکەی هەرێم کە پێکهێنەری سەرەکی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمن جگە لە پارتی وێکێتی کە خاوەنی هێزی چەکدارن، سێ لایەنەکەی تر گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ حزبی مەدەنین و تا ئێستا خاوەنی هێزی چەکدار نین. سەرباری دۆخە سیاسی ئاڵۆزەکەی ئێستا ئەگەر بۆچوونی بەشێک لە سەرکردە حزبەکان سەر بگرێت، ململانێ سیاسی مەدەنیەکە بە تەنها نابێ و ململانێ حزبی چەکدار دەبێتە بژاردەی دۆمی لایەنەکان. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.